بە تلیمۆسی 13 وتبووی پاش ئەوەی تەرمەکان دەبەنە بیابان نابێت لەوێدا گیان بهێڵن، دەبێت بیان کەنە ژێر خاکەوە، چونکە ئەگەر ئەو لاشانە لە بیاباندا جێبهێڵرێن دەبێتە خۆراکی باڵندە گۆشتخۆر و ئەو باڵندانەی کە مردوو دەخۆن. دوای ئەوەی تەرمی ڕەشپێستەکانیان خوارد بەرەو ئەسکەندەریە دێن و ئەمەش لەوانەیە ببێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی. بەڵام ئەگەر لاشەکان بخرێنە ژێر خاکەوە ئەوا باڵندە گۆشتخۆرەکان ناتوانن بیان خۆن و نەخۆشیش بڵاو نابێتەوە. پاش ئەوەی تەرمی کوژراوە ڕەشپێستەکانیان خستە ژێر خاک و هەموو ئەو خوێنش کە لەسەر زەوی ڕژابوو لەلایەن دیلەکانەوە شۆرا و پاک کرایەوە. خەڵکی شار چاوەڕوانی ئەوەیان دەکرد ڕووداوەکەی سەردەمی بەتلیمۆسی دووەم دووبارە بێتەوە، بەڵام ئەوە ڕووی نەدا و بەتلیمۆسی 13 لە جیاتی ئەوەی دیلەکان بکوژێت وەکو کۆیلە دابەشی کردن بەسەر جوتیار و ئاژەڵدارەکاندا، چونکە لە ئەنجامی هێرشی ڕەشپێستەکانەوە زیانیان لێکەوت بوو. پاشای میسر وتی لەگەڵ ئەوەشدا بەتلیمۆسی دووەم بە پاشایەکی مەزن لە قەڵەم دەدرێت، بەڵام ئەو کارەی کە ئەو سەبارەت بە کوشتنی ڕەشپێستە دیلەکان کردی کارێکی شێتانە بوو. نەدەبوایە دیلە ڕەشپێستەکان بکوژێت، بەڵکو دەبوایە بیاندات بە جوتیارەکان بۆ ئەوەی لە کێڵگەکانیاندا کەڵکیان لێوەربگرن و کاریان پێ بکەن تا هەندێک لەو زیانانەی کە لەلایەن ڕەشپێستەکانەوە پێیان گەشتووە پڕ بکرێتەوە و قەرەبوو بکرێن. پاشای میسر نەکرد چاوپۆشی لە کوشتنی ئەو دیلانە کرد کە ژمارەیان 22,000 کەس بوو، بەڵکو ئەوانش لە دەشتەکانی دەلتاشدا پەرتوبڵاو بووبوونەوە بە دیل دەیگرتن و نەیدەکوشتن و چارەنووسی ئەمانەش هەروەکو چارەنووسی دیلە هاونەژادەکانیان چاوەڕێیان دەبوو. دوای ئەوەی ئەو ڕووداوە ترسناکەی کە هەرگیز لە بیرم ناچێتەوە و هیوام وایە لە مێژووی میسردا دووبارە نەبێتەوە، ئینجا سێڵاوی ڕووباری نیل دەستی پێکرد و ئەو لە ناوچەی دەلتادا بە خێرایی بەرز بووەوە، هەموو زەویەکانی داپۆشی. ئەوەی کە ڕەشپێستەکانی وروژاند و هێرشیان کرد وشکە ساڵی و برسێتی بوو، بەڵام ئاوی نیل لە ساڵانی ڕابردوودا زیاتر لافاوی هێنا بە شێوەیەک دامەزراوەی ئەندازیاری میسر کە دوو بنکەی سەرەکی هەبوو، یەکێکیان لە ئەسکەندەریە و ئەوی تریشیان لە شارێکی کۆن بوو بە ناوی تەپز. لەو ساڵەدا ڕایان گەیاند کە لافاوی ئاوی نیل بە ئەندازەیەک بەهێزە کە ئاوی نیلی 25 ئانیشک لە ساڵان زیاتر بەرز کردوتەوە. هیچ کەس لە ئەسکەندەریەدا چاوەڕوانی ئەوەی نەدەکرد ئاوی نیل ئەوەندە بەرز بێتەوە و هەموو زەویەکانی ناوچەی دلتادا بپۆشێت. ساڵانی ڕابردوو کاتێک نیل بەرز دەبووەوە لە دەوروبەری بەرزایەکانی دلتادا نزیکەی فەرسەخێک لە خاک دیار دەما و هەمووی دانەدەپۆشرا، بەڵام لەو ساڵەدا هەموو زەویەکانی ناوەوە لە دلتا پڕ بووبوون لە ئاو بە شێوەیەک خەڵک لە بەشێکی ئەو ڕووبارەوە بۆ بەشێکی تری بە بەلەم دەپەڕینەوە. دوای ئەوەی سێڵاوی نیل هەستا پاشای میسر بە کلیۆپاترای وت ئایا حەق بوو کە لە کوشتنی دیلە ڕەشپێستەکان دەستم پاراست یان نا؟ ئەگەر وانە بوو ئەوە جوتیارەکان لە کاری ڕەشپێستەکان بێبەش دەبوون، بەڵام ئێستا ئەو جوتیارانە دەتوانن سوود لە کاری ئەو ڕەشپێستانە وەربگرن. لە کاتێکدا کە ئەم ساڵ ئاوی نیل هێندە زۆرە، جوتیارەکان دەتوانن 3 بەرامبەری ساڵانی پێشوو تۆ بچێنن و بەرهەمیان هەبێت. لە نیشتیمانەکەماندا نەریتی گشتی ئەوەیە ئەو ساتەی ڕووباری ئاوی نیل سێڵاوی گەورە دروست دەکات و پانتاییەکی زۆری زەویەکە دەگرێتەوە. دوای ئەوە ئاوەکە کشایەوە دەتوانرێت زەویەکان 2 جار بچێنرێن بە پێچەوانەی ئەو ساڵانەی کە سێڵاوی ئاوی نیل باش نییە و ئاوی ڕووبار زۆر بەرز نابێتەوە. پێش ئەوەی بەرووبوومی یەکەم بچێنینەوە تووشی گرفت دەبن.
چونکە ئەو جۆگەیانەی کە لەمبەر و ئەوبەری نیلدا نزمن ناتوانرێت بەسەر زەویەکەدا سوار بن، ئاوەکە نزمتر دەبێت. لە مێژووی میسردا بە دەگمەن وا ڕێکەوتووە جوتیاران بتوانن لە هەموو ناوەوەی دلتادا کشت و کاڵ بکەن، بەڵام لەو ساڵەدا تەواوی زەویەکانی ئەو ناوچەیە توانرا بکرێت بە کشت و کاڵ. بۆ ئەمەش تەنها کەڵکیان لە کاری ڕەشپێستەکان وەرنەگرت، بەڵکو داوایان لە کۆمەڵێک خەڵک کرد کە لە بیابانی سینادا دەژیان بێن بۆ میسر و بۆ زەوی کێڵان یارمەتیدەر بن. ئەگەر کەسێک ساڵێک لە میسردا ژیا بێت، دەزانێت کێڵانی زەوی لە میسردا زۆر ئاسانە، چونکە دوای ئەوەی ئاوەکەی نیل نیشتەوە، زەویە کشت و کاڵیەکان بە شێوەیەک نەرم دەبن کە هەموو کەسێک دەتوانێت بە نیر و مورەیدار بەبێ هۆکاری کەسێکی تر هەموو زەویەکە بکێڵێت. ئەو زەویە چێندراوەش پێویستی بە چاودێری نییە، جگە لەوەی لە کاتی خۆیدا ئاو بدرێت بۆ ئەوەی ئەو کشت و کاڵە زوو سەردەربهێنێت و چەکەرە بکات وە پێ بگات. لەو ساڵەدا هەموو زەوی و زاری دلتا داچێنرا و جوتیارەکانی میسر توانیان چەند بەرابەری ساڵانی ڕابردوو کەڵکی لێوەربگرن. لەو ساڵەدا جوتیارەکانی میسر ئەوەندە بەرووبوومی کشت و کاڵیان دەستکەوت بە ئاستێک بوو کە هەندێک لە دەغڵ و دانی پێویستی خۆیان لە عەمبارەکاندا هەڵگرت و ئەوەی تری بە ناچاری لە بیاباندا بخەنە ژێرگڵ بۆ ئەوەی کە باران باری دانەوێڵەکەیان نەڕزێت و بابڵاوی نەکاتەوە. پاشای میسریش لە حەقی ئەو زیانانەی کە بەهۆی هێرشی ڕەشپێستەکانەوە بە جوتیارەکان گەیشتە بوو، باجی ساڵانەی بە جوتیارەکان بەخشی و ئەم لێخۆشبوونەی باج لەلایەن پاشاوە وەکو فیداکاریەک وا بوو، چونکە ئەو باجەی لە جوتیاران وەردەگیرا یەکێک بوو لە داهاتە سەرەکیەکانی دەوڵەت. پاشا لەو ساڵەدا هەندێک پارەشی بۆ سوپا خەرج کرد، هەرچەندە عەمبارەکانیش بەتاڵ بوون، بەڵام لەگەڵ ئەوەشدا حەزی نەدەکرد لە جوتیاران وەربگرێت، چونکە دەیزانی ماڵی جوتیارەکان بەهۆی هێرشی ڕەشپێستەکانەوە وێران بووە و دانەوێڵە و کارەساتی کشت و کاڵی ئەمانە فەوتاوە. بۆیە پاشای میسر لە بری ئەوە ویستی کەمی بودجە بە داهاتی شوێنی ڕابواردنی گشتی پڕ بکاتەوە. بۆ هیوایی پاش ئەوەی مەترسی ڕەشپێستەکان لەسەر ئەسکەندەریە ڕەویەوە، گەشتیارانی بیانی زیاتر بێن و بۆ ئەسکەندەریە و داهاتی شوێنی ڕابواردنی گشتی ڕوو لە زیادبوون بێت. ئەرسینۆهە دەیویست جێگای کلیۆپاترا بگرێتەوە. من لە سەرەتای سەرگوزەشتەکەی خۆم داوتم کلیۆپاترا خوشکێکی هەبوو بە ناوی ئەرسینۆها، هەرکە لە منداڵیەوە ئاکاری ئەو کچە لە هی کلیۆپاترا دەچوو، هەرچەندە ئەو کچە گەورەتر دەبوو شێوەی زیاتر دەچووەوە سەر کلیۆپاترا. تەنها ئەو کەسانەی کە شەو و ڕۆژ لەگەڵ کلیۆپاترا و ئەرسینۆهەدا بوون دەیانتوانی درک بە جیاوازی ئاکاری نێوان ئەم دوانە بکەن، کە هەم لە ڕووی لەشیانەوە و هەم لە ڕووی ڕۆحی و هەم شێوازی قسەکردنیان جیاوازیان هەبوو. کلیۆپاترا هەندێ لە ئەرسینۆهە بەرزتر بوو، لووتێکی گەورەتریشی هەبوو، بەڵام لە ڕووی دەراوی دەمیاندا زۆر جیاواز بوون. کلیۆپاترا بە دەنگێکی خۆش و گفت و لفتێکی جوان دەدووە، بە شێوەیە گوێگران لەزەتیان لە بیستنی دەنگی ئەو دەبرد، لە کاتێکدا کە ئەرسینۆها دەنگێکی نزم و نائاسازی هەبوو و بیستنی دەنگەکەی خۆش نەبوو. هەروەها هەڵسوکەت و ئەکتواری کلیۆپاترا جیاوازی هەبوو لەگەڵ ئەرسینۆهەدا. کلیۆپاترا هەڵسوکەوتی جوان و شکۆداری هەبوون. لە قسەکردندا کاتێ سەرودەستی دەجوڵاندن معلوم دەبوو کە کچی پاشای میسرە. ئەرسینۆهەش نەیدەتوانی بەو شێوەیە قسە بکات. کاتێک کە قسەی دەکرد بە شێوەیەک سەرودەستی دەجوڵاند، مرۆڤ وای دەزانی یەکێکە لەو ژنانەی کە لەسەر یەکێک لە جۆگە تەختەکانی ڕووباری نیل دانیشتووە و
لەگەڵ کوڵکردن و جلشتندا خەریکی قسەکردنە. لەوانێ وای بۆ بچن من چونکە کارەکەری پاشای میسر بووم هەموو شتێکی ئەوم بە جوان هاتۆتە بەرچاو، سەبارەت بە ئەرسینۆهەش زیادی پێوە دەنێم. من تەنها کەسێک نەبووم کە سەبارەت بە کلیۆپاترا و ئەرسینۆها ڕایخۆم دەرببڕم. جگەلەوە من هەموو ئەو کەسانەی کە لە کۆشکی پاشایەتیدا خزمەتیان دەکرد و ئەو دوو خوشکیان بینیوە دەزانن کە کلیۆپاترا لە ڕووی چۆنایەتیەوە لە ئەرسینۆها لێوەشاوەترە. ئەوانەی بە وردبینیەوە سەیری جوانی ئافرەت دەکەن تەنها یەک کەم و کوڕیان لە ئاکاری کلیۆپاترادا بەدی کردووە، ئەویش گەورەی لوتیەتی. پێویستە بڵێم لوتی کلیۆپاترا هەندێ لە لوتی ئاسایی گەورەتر بوو. من گەورەی لوتی ئەوم بە یەکێک لە شکۆمەندی و گەورەی ئەو دەزانی و پێم وابوو ئەگەر لوتی کلیۆپاترا بچووک بە ئەوە ئاکاری جوانی دەموچاوی کەم دەبوو، سەرنجڕاکێش نەدەبوو. ئەمەم بە هەموو ئەو کەسانە دەوت کە تێبینیان لەسەر جوانی کچی پاشای میسر دەدا کلیۆپاترا، تا ئەو ڕۆژەی کە کاڵ بە منی وت کلیۆپاترا جوانترین ژنی میسرە. من هەموو کاتێک بەرگریم لە جوانی کلیۆپاترا دەکرد، بەڵام دوای ئەوەی کە کاڵ ئەوەی پێوتم کە وتی لە تۆ جوانترە دڵم سیز بوو. لەگەڵ هەموو ئەوەشدا لە دڵی خۆشمدا باوەڕم کرد کە کلیۆپاترا لە من جوانترە. جوانی کلیۆپاترا جوانی یۆنانی بوو، مووی سەر و برۆکانی ڕەش بوون و چاوی هەنگوینی و گەورەی هەبوون و لوتە گەورەکەی ئەو دەمە جوانەکەی شاردبووەوە. بەڵام من باڵای یەک جوانی ژنی میسرم هەبوو. ئاشکرایە جوانی میسری ناگاتە جوانی وێنانی. لەگەڵ ئەوەشدا من چاوەڕوانی ئەوەم نەدەکرد کە کاڵ ئاوا بە ڕاشکاوی بە من بڵێت کلیۆپاترا لە تۆ جوانترە. ئەرسینۆها وەکو خوشکەکەی برۆ و قژی ڕەشی هەبوون و چاوی هەنگوینی بوون، بەڵام چاوی ئەرسینۆها تۆختر دیار بوو. لە ڕووناکیدا گەشاوەی و بریقەداری چاوەکانی کلیۆپاترای نەبوو. دەمی ئەرسینۆها وەکو لێوەکانی کلیۆپاترا بچووک بوون، بەڵام ئەوەندە جوان و ڕێگ نەبوون. ئەرسینۆها لەبەر ئەوەی لوتێکی نە گەورە و نە بچووکی هەبوو خۆی لە کلیۆپاترا بە جوانتر دەزانی. هەتا ئەو ڕۆژەی بەتلیمۆسی سێزدەم زیندوو بوو. ئەو دوو خوشکە ئەگەرچی ئازادیان هەبوو، بەڵام هەر لەژێر چاودێری باو و باپیرانیاندا بوون. دوای ئەوەی بەتلیمۆسی سێزدەهەم مرد، هەردوو ئەو خوشکانە بوونە خاوەنی ئازادی تەواو. من هەستم پێ کرد کە لە نێوان کلیۆپاترا و ئەرسینۆهەدا لالوتیەک پەیدا بووە. یەکەمین هۆکاری دروستبوونی ئەو لالوتیەش ئەوە بوو ئەرسینۆها وتی بۆچی کلیۆپاترایان داوە بە براکەم، بۆ منیان نەداوە بە براکەم لە کاتێکدا من لە کلیۆپاترا جوانترم. ئەرسینۆها لەو بڕوادا بوو بەدانی کلیۆپاترا بە براکەی زوڵمیان لێ کردووە. یەکێک لەمانەش ئەوەیە کە پاشای میسر ناچار کردووە کە لە ژیان لەگەڵ ژنێکی ناشریندا بەسەر بەرێت. بەمەش ئەرسینۆهەیان لە شوکردن بە پاشای میسر بێبەش کرد. وەرگێڕی کوردی پاشای میسر مەبەست لێرەدا بەتلیمۆسی سێزدەهەم نییە کە لێرەدا ئەو مردووە، بەڵکو مەبەست لە بەتلیمۆسی چواردەهەمە کە کوڕی پاشای ڕابردووە و برای ئەرسینۆها و مێرد و برای کلیۆپاترایە. من لە ئەرسینۆهەم بیستووە کە دەیوت پاشای میسر تا ئێستا خوشکەکەی بە چاوی ئەوەوە سیر نەکردووە کە دەبێ ڕۆژێک ببێتە ژنی. لە نزیکەوە بەو چاوە ئەوی نەدیوە. شرمیون کە کارەکەی کلیۆپاترا و ڕازی نهێنی ئەو دلایە. تۆ دەکەم بە شاهید. هەر کاتێک براکەم چوو بۆ ژوورەکەی کلیۆپاترا بە جۆرێک سەری لە لوتە زلەکەی ئەو دەسوڕمێت، ڕائەکات. بەڵام بە پێچەوانەی بۆ چوونەکەی ئەرسینۆها بەتلیمۆسی چواردەهەم مێردی کلیۆپاترا کاتێ دەگەیشتە هۆدەکەی ئەو لە بینینی لوتی کلیۆپاترا سەری نەدەسوڕما. کاتی ئەرسینۆها زانی ناکۆکیەک لە نێوان براکەی و کلیۆپاترادا هەیە، زۆری پێخۆش بوو. ناکۆکی نێوان ئەو دوانە وەکو باسمان کرد پێشوو لەوەوە سەرچاوەی گرتبوو کە کلیۆپاترا دەیوت
پاشای میسر کەسێکی لاواز و بێتوانایە، بۆیە ناتوانێت ئەو بە هاوسەری خۆی قبول بکات. پاشای میسریش گازندەی ئەوەی دەکرد کە کلیۆپاترا نایەڵێت ببێت بە مێردی و نزیکی کەوێت. دوای ئەوەی ئارسینۆهە زانی ناکۆکی کەوتۆتە نێوان خوشک و براکانی، ومێدی ئەوەی پەیدا کرد کە بە یەکگشتنی کلیۆپاترا و براکەی بەتلیمۆسی چواردەهەم تێک بدات. ئەو چوو بۆ لای ڕەهبانی پەرستگای دلف، ئەسکەندەریە، کە سەبارەت بە کاروباری هاوسەرێتی سەرچاوە بوو، پێی وتبوو: خوشکەکەم کلیۆپاترا دەڵێت مێردەکەی کەسێکی بێتوانایە و ئەو ناتوانێت لێم ببێت بە پیاو. ئایا تۆ پێت وایە لەم حاڵەتەدا دەتوانی هاوسەرێتی ئەم دوانە هەڵوەشێنیتەوە؟ ڕەهبانی پەرستگای دلف پێی وتبوو: من ئاگام لەم مەسەلەیە هەیە، چونکە وەزیرەکانی میسر منیان لەمە ئاگادار کردوتەوە و داوای ڕێگە چارەیان لێ کردووم. منیش بە ئەوانم وتووە بێتوانایی کوڕێکی لاوی وەکو بەتلیمۆسی چواردەهەم جێگای سەرسوڕمانە و ناتوانرێت ئەو تۆمەتەی کلیۆپاترا بە شتێکی ڕاست لە قەڵەم بدرێت، بەتایبەت چونکە بەتلیمۆسیش گازندە و گلەیی هەیە کە کلیۆپاترا ئامادە نییە ئەرکی هاوسەرێتی لەگەڵ ئەودا بە ئەنجام بگەێنێت.